خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە کۆچە سەرەتا کە کۆچ ئەکا دوو شتی گرنگ ئەنجام ئەدا: دروستکردنی مزگەوت و دروستکردنی برایەتی. ئەبێ ئێمە هەموو ساڵێک کە ساڵی کۆچی دێت و سەرەتای ساڵ دەست پێەکە، ئەبێ ئێمە لەگەڵ ئەم دووشتا خۆمان نوێ بکەینەوە، خۆمان تازە بکەینەوە، خۆمان گرێ بدەین بە مزگەوتەوە. چونکە ئەو گەنجانەی کە خۆیان گرێدەن بە مزگەوتەوە و تا کۆتایی تەمەنی ئەهلی مزگەوتە، خوای گەورەی خاتە ناو سێبەری ڕەحمەتی خۆیەوە لە قیامەتە. برایەتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەرەتای کۆچە ئەنجامیدا، گەورەترین شتە کە ناو مرۆڤایەتی موسڵمان ئەبێ خۆی ئەنجامی بدە. ئەگەر برایەتی بەهێز بێ، تۆکمە بێ، هیچ پیلانێکی شەیطان نامانگرێتەوە. ئەوە برایەتی بوو، ئەوە دۆستایەتی و خۆشەویستی بوو لە چەمی زەڵم بینرا، لە شاری هەڵەبجە و لە خورماڵ و هەورامان و شارە زورا بینرا. ئەمە کاریگەری ئەو کۆچەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لە زۆرێک لە وڵاتان و لە شوێنان مرۆڤ بە ئاشکرا سەر ئەبڕێ، مرۆڤ بە ئاشکرا لە ناو ئەبرێ، کەسیش قسەیەک ناکا، کەسیش هەڵوێستێکی نابێ. بەڵام منداڵێکی بچووک بەو شێوازە گیان و ڕۆحی دەرەچێ لە ناو ئاوا لە شاری هەڵەبجە، هەمومان بە هەڵوێست بوون بۆی، هەمومان بووینە باوک و بووینە برا، چونکە لە کۆچی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم برایەتی فێر بووین. بۆ ئێمە جێی نرخاندنە، جێی سپاسگوزاریە کە الحەمدولله کۆمەڵگەیەکی تەندروستمان هەیە، کۆمەڵگەیەکمان هەیە کە لە پەیامە جوانەکانی ئاینی ئیسلام و لە سیرەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ڕەوشتە بەرزانە فێر بووین کە بەدەمەوەبوونی خەڵکیە. کاتێک کە خۆشەویستمانە چێتە مەدینە، گەورەترین شتێک ئەینرخێنێ ئەو ئەنسارە بوون کە خەڵکی مەدینە بوون، هاتن پژگیری پێغەمبەری خوایان کرد صلی الله عليه وسلم. هاتن وتیان هەموو ماڵەکان لەسەر پشتن بۆ تۆ، دەرگاکانیان کراونەتەوە، چیت ئەوێ لە ماڵ و سەروەت و سامان و جەستەی ئێمە بۆ تۆ ئامادەیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەی ئەمەش لەم هەڵەبجا ئەنجام درا بۆ ڕۆڵەیەکی عەرەب، بۆ مرۆڤێک لە مرۆڤەکانی سەرزەوی. بۆیە داواکارین لە پەروەردگارمان تەواوی پەیامە جوانەکانی کۆچ لەم مجتەماع و کۆمەڵگەی ئێمە ڕەنگ بداتەوە و دروست بێ. پەروەردگارا چۆن خەڵکی ئەم شار و وڵاتە بەدەم ئەو مناڵەوە ڕۆیشتن، پەروەردگارا خۆت بەدەمی ئەم مجتەماعەوە وەرە، بەدەمی ئەم شارە بێنازەوە